سڵام کات باش سڵاو لە بەڕێستان بەڕێزم ئێمە تیمی سەرژمێرین ئەنجامە سەرەتایەکانی سەرژمێری گشتی 2024 لە عێراق بڵاو کرایەوە. ئەنجامەکە لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا لە بەغداد لەلایەن محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراقەوە ڕاگەیەنرا. سوودانی ڕایگەیاند ژمارەی دانیشتوانی عێراق 45,400,895 کەسە. هەروەها لە 70.3 دانیشتوانی عێراق لە شارەکان دەژین و لە 29.7 لە گوندەکان دەژین. هەروەها بە پێی ئەنجامەکان لە 60 دانیشتوان لە تەمەنی کارکردندان. بە پێی داتاکانی سەرژمێری ژمارەی کۆی خێزانەکان 7,898,588 خێزانە و ناوەندی قەبارەی خێزان لە عێراق 5.3 کەسە. داتاکانی سەرژمێری دەریان خستووە ژمارەی ڕەگەزینێر لە عێراق 22,784,062 کەسە کە دەکاتە ڕێژەی لە 150.1. لە بەرامبەردا ژمارەی ڕەگەزیمێ 22,623,833 کەسە کە دەکاتە ڕێژەی لە 149.8 دانیشتوان. واتە ڕەگەزینێر زیاتر لە 160,000 کەس لە ڕەگەزیمێ زیاترن. ئەمەش پێچەوانەی تێگەیشتنێکی باوی ناو کۆمەڵگەی عێراقیە کە پێی وابوو ژمارەی ئافرەتان زۆر لە پیاوان زیاترن. ئەو کات ئەنجامەکانی سەرژمێری دەری دەخەن لە 111.33 خێزانەکانی عێراق لەلایەن ژنەوە سەرپەرشتی دەکرێن. هەروەها 88.67 خێزانەکان لەلایەن پیاوانەوە سەرپەرشتی دەکرێن. ئەو کات 7.3 خێزانەکان لە ناوشاردا دەژین و 29.7 خێزانەکانیش لە گوندەکان و دەوروبەری شارەکاندا دەژین. هەر بە پێی ئەنجامەکانی سەرژمێری دانیشتوان، ژمارەی دانیشتوان لە خوار تەمەنی 15 ساڵەوە لە 36.1ن. ژمارەی دانیشتوان لە تەمەنی 15 بۆ 64 ساڵ ڕێژەی لە 160.2 و لە 103.7 دانیشتوانیش تەمەنیان لە سەروی 65 ساڵەوەیە. بەراورد بە ئەنجامەکانی گەمارۆسازی و ژمارە پێدان کە لە ساڵی 2009 بەڕێوەچوو، لەو ساڵەدا بە پێی ئامارەکان ژمارەی دانیشتوانی عێراق 31,664 کەس بووە. بەڵام بە پێی سەرژمێری ئەمساڵ ژمارەی دانیشتوانی عێراق زیاتر لە 45 ملیۆن کەسە و تێکڕای گەشەی دانیشتوانی وڵات لە 102.3. بە پێی ڕاگەیاندراوی نووسینگەی سەرۆکوەزیرانی عێراق هەر لە ئەنجامەکانی سەرژمێریدا ئەوەش هاتووە کە ژمارەی ماڵەکان لە وڵات 8,037,221 ماڵە. لەو ژمارەیەش لە 92یان خانوون، لە 6.6یان شوقن، هەروەها لە 101.3 دانیشتوان لە خانووی قوڕ و شێوازەکانی دیکەدا دەژین.